Griechenland 165%, unsere Krisenkandidaten. Italien immer noch mit den 120%, mit denen sie vor 15 Jahren reinkamen in den Euroverbund. Irland 108%, Portugal 108% und direkt unter Portugal steht USA. Die sind also von den Portugiesen und Griechen doch nicht so weit weg entfernt, wie sie häufig tun. بەڕێزەکان خۆشەویستان ئەم ئامارەی کە ئەیبینن ئەمە ئاماری تقریبا 30 وڵاتێکە کە تقریبا هەیە باسی ئەو وڵاتانەکات کە ڕێژەیەکی یەکجار زۆر قەرزیان لەسەرە ئەمە ناوی وڵاتەکانە ئەمەش ئەم خەتەیە کە نەدەبووە لە 160 تێپەڕاندرابایە کە لە دەرسی داهاتوودا ئینشاڵڵا بۆتان باسەکەم کە ئەم حدودی ئەم قەرزە چۆنە نەدەبووە لە 160 قەرزیان کردبای ئەو وڵاتانە بەڵام قەرزەکەیان تێپەڕاندووە لە حەدی خۆیاندا بۆی ئەگە سەرەوە بکەین ئەمە یابانە کە لە هەموو وڵاتەکان قەرزداتر یابانە بەڵام لە ئیخبارە تۆیۆتۆت پیشانەدا نیسانت پیشانەداتن کۆمەڵێک مۆڵی جوان پیشاندا ئەڵێ بابەجان یابان لەدایم لە پێشکەوتوندایە وایە بەڵام بە چ قەرزێک سەیرکە 206 خۆی قەرزدارە لە هەموو وڵاتەکانی وێرانتر یابانە 206 یعنی ئەگەر 10 وەرەقە ئیش بکات پێویستی بە 16 وەرەقەی ترە بۆی کە قەرزی ما ئەو ساڵی بداتەوە یعنی 206 یعنی یابان بەجێ ماوە ئاگادارە بۆیە پێتان ئەڵێم بە ئیخبار باوەڕ مەکەن وەڵڵاهی ئەو مۆزوعانە بزانن وەڵڵاهی تووشی دڵە گوشە ئابن دڵە تەنگە ئابن کاتێک گوێ لە ئیخبار ئەگرن چ سیاسی بێت چ ئابووری بێت چونکە ئەمەد نیشان نادات لە دوو ئەو یۆنانە کە 165 خۆی قەرزدارە ئەوانە هەم ئیفلاسیان کردووە ئێمە پێم عیبە بڵێم کوردستان ئیفلاسە عێراق ئیفلاسە ئەمانە دوو هەرێمی بچووکن ئەمە هەر ئیفلاسن بەڵام من باسی ئەو وڵاتانەکەم کە لە تەلەڤیزۆنە خەڵکیان پێ چەواشە کردووە بۆی کە ئەم وڵاتانە زلهێزن سەری زلهێزەکان بکەن ئەوجە بزانن هۆکار چییە لە وڵاتەکان ئێمە شەڕە لە تاو ئەو ڕوحی خۆیان کە پەنا ئەدێنن کە هێرش دێنن بۆ وڵاتەکان ئێمە بۆی کە نەوت و گاز و قورقوش و زکانزا و کاشی و مەرمەڕەکانیشی بدزن وە کۆمەڵێک حکوومەت و کۆمەڵێک کۆیلەی ئەلمانی دابرن بۆی کە وڵاتەکە قەرزدار بکەن بۆی کە بتوانن بەو قەرزە و بەو وێرانکاریە کەمێک لەو قەرزەی سەر شانی خۆیان سوک بکەن بۆیەش ئەبینی هەموو وڵاتەکان کۆکن لەسەر لێدانی وڵاتێک یان حەسار خستنە سەر وڵاتێک یان کەسانێک بۆ ئەوەی کە خەڵک بە ئاگان نێتەوە کە هۆکاری شەڕەکان لەسەر چییە سێم وڵات ئیسلاندا کە 128 خۆی قەرزدارە ئیتالیا 120 خۆی قەرزدارە ئەڕوات ئەمەش یۆنانە زۆرن هەموو US ئەمریکایە بەلتیکایە فەڕەنسایە گرۆس بەریتانیان ئەمریکا یعنی بەریتانیا کەنەدا ئەڵمانیا کە بە سۆری کە پرۆفیسۆر زین لە مەوزوعەدا باسی هەموو جیانەکە بەگشتی و ئەڵمانیا بە تایبەتی ئەکات بۆیە بە سۆری نیشانی کردووە کە ئەڵمانیا 181 خۆی قەرزدارە زۆر دەکە لەگەڵ ئەڵمانەکان قسە ئەکەم ئەڵم ئەوم قەرزە چۆن بدرێتەوە چۆن واکرێ ئەڵێ ئەخر بەس یابان لەمە خراپترن یا ئەمریکا لە ئێمە خراپترە بەریتانیا لە ئێمە خراپترن عەزیزی من فڵان لە تو خراپترە لە خراپترە کێشە نییە مهمە هەمووتان لە ناو جێژەڵوکەدانە ئەوەی لە ناوەڕاستی گەردەلوولەکەدایە یان ئەوەی لە ڕۆخیتی ئیتر هەر هەموو لولداوە بۆیە ئەمە قیاسێکی زۆر ناشیرنە بەڕاستی تۆ خراپی باسی خراپتر بکەی لە ڕووی دەرونی و ڕاستە ئەمە بەڵام لە ڕووی ئابووریەوە شتێکی ترە تۆ کە خراپی بۆ باس خراپەکە تۆ خراپکی خۆت باش بکە لە ڕووی اقتصادەوە کە پێشیان چا ناکرێت کە باسم کردووە ئەمە لە قیاس لە حساب دەرچووە